بەڵێ خوشکی بەڕێزم، یاخوا بەخێر بی ببوورە کە عەزیەتین. سەرەتا پیرۆزباییت لێ یەکەم. ومێدەوارم بتوانین سوود لە ئەزموونی بەڕێزتان وەربگرین وەکو کەسێک کە بەشداری چالاکردنەوەت کردووە و پاشانیش قورئان لەبەر کردووە. فەرموو لە خزمەتتان پێم خۆشە باسێک لەوە بکەی کە چیت کرد، چ ڕاهێنانێکت کرد، چۆن بووی، چۆن بڕیارت یاد دەستکەی بە قورئان، پرۆژەی قورئانەکە چۆن بوو، چۆن قورئانت لەبەر کرد. لە خزمەتتان فەرموو. دەستەکان خۆشمۆزجان زۆر سپاس دەکەم. سەرەتا زۆر سپاس سپاسەکی بەقەد دنیا ئاوات ئەکادمی دەکەم، پاشان سەحەتا و پاشان سەرێتیوان کە لەو پرۆژێ و لەو بەرنامەی چاپەکردنەوەی مێشک کە لەگەرمان زۆر زۆر هیلاک بوون. داواکارم لە خوای گەورە فیردەوسی ئەعلا بە قسمەتان کە ئینشاءالله. وەکو ئەزموونی خۆم کە چەندە لە مێژە یعنی بەڕاستی مشتاقی ئەوەمە باسی بکەم و هەمووی شمارگرتێ لە بۆ ئێستا بکەم. سەرەتا مامۆستای من کە چالاکردنەوەی مێشک لە ڕێگای برادەرەکەم یعنی ئەو شتم زانی کە شتێکی ئەوها لە هەیە بەخۆم متابعەی یعنی کارەکان و ڤیدیۆکانی تۆم دەکرد لە یوتیوب و زۆر قەناعەتم بە قسەکانی تو هەیە. بەس چالاکردنەوەی مێشک کە هانیدەم ئەو برادەرم بوو بەشداریم کرد لەبیرما ئێستەکەی کە کردمان سوورەتی مولک کە هەموو ڕۆژێ یعنی من هەموو کات باسی دەکەم سوورەتی مولک هەموو ڕۆژێ جێ ڕادەگری لە زیکری شەوانگەی خوێنی یاخود برمەسەلەن لە کاتێک کە پێویستت پێیت یان ئارەزووی دەکەی جێ ڕادەگری کە دەبی لەبەرکردنی زۆر زۆر ئاسان بی. بەڵام لەو تێستەی کە کردمان سوورەتی مولک لە سوورەتانە بوو کە من بە تێستەکە بە 3 سەعات تەنها یەک لاپەڕەی پێشەوەم لەبەر کرد. توانیم بە زەبتەکی تەواو لەبەری بکەم. پاشان یعنی واتە 3 سەعات یەک پەڕە توانی لەبەرکەی لەسەرەتاوە. تەنها لاپەڕی یەکەم چونکە مێشکی من وهام لە خۆم گەیاندبوو من ئەوهام لە خۆم تێدەگەاندم گوت ئەمن تەنها بە تێگەیشتن دەتوانم شتەکان حفظ بکەم وانە ئەگەر ئەم شتەکەم تێنەگەیشتن ناتوانم ئەم دەق شتەکە لەبەر. پاشان لە چالاکردنەوەی مێشک بەشداریم کرد سوبحان الله ئەو کاتی ظروفی زۆر تایبەت هاتن پێش نەخۆشی داکم و ئەوانە نەمتوانی حەقی تەواو بدەمە ئەو گروپ یعنی ئەو گروپێکە تێدا من کە گروپی چارەم بوو نەمتوانی حەقی تەواوی پێ بدەم ئەو ڕاهێنانشتانی کە دەمان کرد یان پێم دەدرا ڕاهێنانەکانم بە جوانی ئەنجام خوای گەورە دەرکێکی خێری کردەوە دووبارە کانگۆ دووبارە دەرفەتان بەمە داوە بتوانین لە گروپەکانت کە لە گروپی پێنجەم یعنی ڕێگاتان بەمەدا دووبارە بەشداریکەین و کام گروپی چارەمم لە دەست ڕۆیشت نەمتوانی یعنی حەقی بدەم لە گروپی پێنجەم بە هەموو ڕاهێنانشتەکان کە پێمان دەدرا بەشداریم دەکرد تاکە شتێکیش کە لە گوێم گرتبوو مەرج نییە تەنها یعنی ئەو ڕاهێنانە تو دەیکەی لە ئێستادا سوودی لێ ببینی کە مامۆستا حتا زۆربەی کار لە بۆمانی باز دەکرد مەرجنی ئەو ڕاهێنانەی کە ئێستا ئەمە وەری دەگرین ئێستادا سوودی هەبیت لە گۆڕانکاریەکان لە دواو یعنی کاتێک دەبنە لە پاش یعنی کە بوونە خۆجا یعنی ئیستیفادەی لێ دەکەی دیاریشم کرد یعنی ئەو کاتی کە من چکەی لە بەشی بیرکاری بووم ئەو کاتی کە پرسیاریشم لە جەنابتان کرد گوتم ماوەستم لە بەشی بیرکاریمە لە بۆ من بابەتەکان زەحمەتن و ناتوانم ئەوە بکەم کە هەتا ئەمە ساڵێک لە بەشی بیرکاری مایمەوە بەهۆی ئەوەی کە ئەمن ناتوانم یعنی لە بابەتەکان هەم تێی بگەم هەمیش لەبەری بکەم چکەی بەشێکی لە بەشی مە لەبەرکردنە کە نسیحەتەکانی ئێوە وەرگرتووە ئەو سار توانیم الحەمدوللا بە خولی یەکەم لە بەشی خۆم دەربچم و بابەتی حفزەکەش لەخوای بەزیادبی توانیم لە بابەتی حفزەکەش الحەمدوللا بە فەزلی خوای گەورە تەواوی بکەم. بابەتی حفزەکەم چۆن بوو سەرەتا مامۆستا حەتا گروپێکی ڕاگەی لە پاش ئەوەی کە گروپەکە ڕاگەیەندرا دەست بە حەفزەکە کرا ئیمە سەفەرێکم کەتە پێش لە کاروانەکە دابڕام پاش مامۆستا حەتا بیرما لە 15 ڕەمەزان ئەمن دەستم بە حەفزی قورئان کرد لە پاش ئەوەی کە ئەو ڕاهێنانێکە پێشووتر مامۆستا پێمانی دابوو ئەمە ئەنجامم دەدا پاشان ئەو گروپە کراوە دووبارە لەو ئەوەی هەندانی خۆم یعنی لە بۆ هەندان و زیاتر گەرمبوونەوە کە خوای گەورە لە مامۆستا حەتا و مامۆستا نێچیروان بیکە ڕازی بیتن کە یعنی زۆر پاڵپشت لەوەی کە ئەمە حەفزەکە کە ئەمن 2 مانگم لە بۆی دانابوو بە 38 ڕۆژ تەواوی بکەم الحەمدوللا سپاس بۆ خوای گەورە کە یعنی ئەوە گەورەترین خەونی ژیانی من بوو لە کاتێک ئەمن ئەسڵەن یعنی هەمیشە هاوڕێکانم یارمەتیان دەدام دەیان بردمە ناو دەرسەکان دەیان گوت وەرە حەفز بکە یعنی پاڵپشتیان دەکردم کە بێمە ناو بابەتی هەر هەمیشە خۆمم لێ دەدزیەوە یعنی دەمگوت نا ئەمن باش نیمە و نازانم چێ بەس کردنەوەی مێشک پاشان مامۆستا حەتا و مامۆستا نێچیروان یعنی ئاوات ئەکادمی دەرگایەک بوو دەروازەک بوو لە بۆ ئەوەی گەورەترین خەونی من بەدیبێ ئەو ئاستە نزمەی من لە بەرامبەر خۆم وە ئەو نزم بینینەی خۆم کە وای کرد ئەو بربەسانە هەر هەمووی بشکێ
لە 38 ڕۆژ الحەمدولله توانیم بربەستە گەورەکەی ژیانم ببڕم ولەو ناخۆشیەکانی ژیان کە بڕینی تۆناغەکی قورسی کولیەکەم بوو زائیدەن حەفزەکەم بوو توانیم الحەمدولله بە فەزلی خوای گەورە و زائیدەن ئاوات ئەکادیمی و مامۆستا نێچیروان و مامۆستا عەتا توانیم ئەو بربەستە الحەمدولله ببڕم. سپاس بۆ خوای گەورە پاداشتی و مامۆستا بەڕێزانە باتەوە مامۆستا عەتا مامۆستا نێچیروان بۆ مامۆستا بەڕێزانی خوای گەورە پاداشتی مامۆستا نێچیروان مامۆستا عەتا بەڕێزتان و هەموو بەڕێزانی تر کە لە پرۆژەی لەبەرکردنی قورئان هاوکاریتانەکەن دەستەکانە خۆش بێ. من ئەگەر ئێستاکە پرسیارێ بکەم ئەویش ئەوەیە تۆ بە 38 ڕۆژ هەموو قورئانت لەبەر کرد ئایا ئەگەر ڕاهێنانەکان نەبوایە تەکنیکەکان نەبوایە بەڕای خۆت بە شێوەیەکی کلاسیکی وەکو چۆن خەڵکی تر قورئان لەبەرەکا لە کوردستان ئەگەر بەو ڕێگایە قورئانت لەبەر کردایە چەندێکت پێدەچوو؟ بەئەکید مامۆستا زۆرم پێدەچوو هەر وەک باسم کرد ئەو تێستەی کە لە بۆمان دانرا بوو 3 سەعات تەنها یەک لاپەڕم لەبەر کرد ئەگەر 604 لاپەڕە یعنی ئەو قورئان بە کاملی کە ئەگەر بری مەسەلەن هیچی لە نەزانی هەر لاپەڕێک 3 سەعاتی لە بۆ دابنی لاپەڕێکە متەشابیهاتی هەیە یاخود ئەو لاپەڕانەی کە لەبەرکردنیان قورسیان باسی ئافرەتی تێدا هەیە ئەگەر ئەو ڕاهێنان و شتانە نەبایە ئەکید لە بۆ ژیانی من و لە بۆ من زۆر قڕز دەبوو بەڕاستی لەوانە بوو یعنی وای لە من بکرد بە ئەسڵ نەچوو بامان سەر بابەتی ئامۆژگاری چییە بۆ ئەوانەی کە ئێستاکە لە چالاکردنەوەن؟ ئامۆژگاریم لە بۆ ئەوانەی کە چالاکردنەوەن لە هەر بارودۆخێکی ژیانی کە من سەرتا بارودۆخی ژیانم سەخت بوو کە ئەگەر کۆڵمدا بەس الحەمدولله ڕەحمی خوا و دەرگەی دووەمی گۆ وای کرد کە ئەمن بگەومە ئەو ئاستا داواکارم ئەگەر لە هەر بارودۆخێکی ژیان کە دێتە پێشیان ڕاهێنانەکان یاخود زوومەکان هەرگیز یعنی پشتگوێ نەخەن ئەو شتانی کە مامۆستا پێیان دەڵێت سەمیعنا و ئەطعنا یەکسەر گوێبیستی بوون بەبێ ئەوەی لێ بپرسن کە یعنی بپرسن باش ئەوەلۆ دەکرێت و دەبی ئەنجام بدرێن ئەو گوێبیستی مامۆستا بن یعنی کە مامۆستا چ دەرێت باشن یەکسەر شتەکە دووبارە بکەنەوە بەبێ ئەوەی کە یعنی ها لە هۆکارەکەی بپرسن لەوانەیە سەرەتا نەزانن شتەکان چییە بەڵام دوایەکە کە ئیستیفادەکەی دەبین ئەو کاتی تێدەگەن سوپاسی ئەوە دەکەن کە پرسیاریان نەکرد کە ئەو شتە بکەن یعنی یەکسەر جێبەجێیان کرد. دەستەکانە خۆش بێ خوای گەورە پاداشت باتەوە پیرۆزە ئینشاءالله خوای گەورە بیکا بەمایی خیر بۆ ئەم دنیا و ئەو دنیات ئینشاءالله. زۆر سپاس عەزیەتمان نای عایشە خان کە بەشدار بووی ئەم شەو لەگەڵمان. ئەگەر بەڕێزت شتێکت هەبێ بیڵێی لە خزمەتتا بین. مامۆستا تەنها ئەوەیە لە دوعای دێ یعنی لە دێری دوعاکانم بە هەمیشە ئینشاءالله خوای گەورە ئەو دنیا و ئەو دنیاشتان بە بەرزترین پلە سەلامەت بێ خوا سپاس. زۆر مەمنون دەستەکانە خۆش بێ.